بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە خزمەتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کرۆ لە ئیسماعیل وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە واسەکەین سەبارەت بە دەورێکی تر لەوەی کە جمهوری ئیسلامی دەور و هێرشێکی تری بۆ ئێدامکردنی ئینسانەکان دەست پێکردەوە. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، ماوڕ ئیسماعیلی وەیسی کە دەنگی منە بیسی خۆشاتی بۆ بەرنامەی و خەوتووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆی واکەم وەختان لە اختیارمان قەرارداگە فەرموو لە خزمەتان. سپاس بۆ تۆش. هەور ئیسماعیل هەروەکو ئاگاداری ئەخیران و لەم ڕۆژانەیە جمهوری ئیسلامی لە سەراسەری ئێران و بەتایبەت لە کوردستان دەستی داوەتە مەوجێکی وەسیعی تر لە ئێدامکردن. لەم رابطە بۆ نمونە لە کەسانێک کە ساڵهایە حتا 2 ساڵ تا 10 ساڵ 12 ساڵ لە زیندانا بوون دەست بۆ هێرشی کردوتە سەرمانە و لەم کەسانەیە ئێدامەکە. داستان چییە و ڕژیم بەم کارە جەنایەتکارانە چه هەدەفێ تاقیبەکە؟ بەڵێ هەروە ئیشارەتان پێکرد کە حکوومەت ئیسلامیەران لە سەرتاسەر ئێرانە و بەتایبەت لە کوردستانیشا کە دەستی داسە ئیعدامکردن بە لێشاو و مەوجێتر لە ئیعدامی سێ ڕێگە وێسا بەناوەکە تایم بێژین ماشین کوشتار جەمی کە بەسەر ڕێگا منتها بەلەوە کە معلومە کە هەدەفێک کە حکوومەت ئیسلامی ئێران هەسی لەم نەوعە لە بێسڵا ماشین کوشتار جەمعیە بەڕێخستن و بەتایبەت لە مەجموعەی کەسانێک کە کەسانێک کە من نمونونەکانی تێنمەوە کە مەسەن ئێنێکە علاقەبنەوە کە مەسەن فعالین وێسڵا جنبش های انقلابی و اعتراضی لە 96 98 ئەو وەختە منزوڵم دەیمان 96 ئاوانی 98 و بێسڵا بەتایبەت شاریوەرە 1401 کە زمینەهای متفاوتە کە جمهوری ئیسلامی کە بێسادا جرانی اعتراضاتە گرتیگیانی ئەوەی کە بەسن ممکن بوو کە مەسەن لە بەتنەوەی اعتراض علەنیا کە کوشتاریانی کردووەم جۆشتانە بەشێتی شەوە بە شێوەهای متفاوت علاقەبەوە کە مەسەن کارێکی کە مەجموعەی کەسانێکی وەکە وەختێکە ئازادیانەکان شرایط وەزاحواڵێکی فراهم کردگە ممکنە حتا بەڕێگەی داروهایەکەوە کە وەدا بە خودکوشی بوو و ئەمانە خارێ لەوە مەجموعە مەسایلانە ئەگەر بێت تواشیان وەزیەکە ناشی لە شرایط و ئۆزاحواڵێکە کە حکوومەت ئیسلامی لەبارەت سیاسی اقتصادی اجتماعی فەرهەنگی و حتا لە بوعد منطقی و بینالمللیە کە تیاقاری گرگە حکوومەت ئیسلامی کە بێسڵا مردمە ئێران حکمیان بە سەرنگونی داگا و ئومیدوارن کەم حکوومەتە ممکنە سەرنگون بێت و ئەتوانن سەرنگونی کەن دوای بێتەوە لە عمق جامعە لە عمق جامعە اعتقاد راسخە بە سەرنگونی جمهوری ئیسلامی گەرەکی وێسا بە تۆ سازمانیابتە و هەدەفمەندتر مەترسەکە وەسە کە مەسەن بتوانێت هەر فرسەتی کە بۆی ئینفراد بەجۆم جۆشتانە حکوومەت ئیسلامی ئێران بە تۆڵ و کولی بە شێوەیەکی انقلابی سەرنگون کات و جمهوری ئیسلامی کە وتمان هەم لەبارەت اقتصادی هەم لەبارەت اجتماعی هەم لەبارەت فەرهەنگی و هەم لەبارەت شرایط وەزاحواڵ و مناسبات بێسا كل منطقەی و دنیایەوە لە شرایط وەزاحواڵێکە قاری گۆمانە هیچ ڕێگە شارێکی نییە ڕێگە چارێکی نەماگە بجۆز ئەوەی کە مەسەن کە دەستی بگە کە ئەسعاکەی شمشەرەکەی لە غەلاب دەرکێشاگە و شەرمکردن دەست ناپارێزم کە بەڵکو بتوانێت جە و فەزایەکی تر جە و فەزای کە بەسەن پەرلا ڕۆم و وەحشەت بۆ ئەقەم نشینی پێدان بە دوواناردنەوەی بێسا جامعە و بێسا بەنەوەی دەم کورتکردن ئەو شرایط وەزاحواڵ سیاسیە کە بێسا عەلەیهی و مەوجێک کە اعتقادێکی ڕاستخۆ ئەمێقە بە سەرنگونیەکەی لە جامعە بە قوڵیاوتی شەپۆ لەوە شوێنێت ومانە کە بتوانێت واجار بە ئەقەم نشینی کات و دۆشتانە بێستا ئەم ئیعدامکردنی خسیسە ڕێگا دەست تاسە ئێرانە و بەتایبەت لە مەسەن لە جامعەی کوردستانە مەجموعەی کەسانێکی بردگە کە مەسەن من باسی دیکەومانە مەسەن لە 16 بەر 2 نەفەری برد کە مەسەن دانیکیان بەناو سعیدی 4 ساڵ بوو لە زیندانە بوو حکومی پێدریا بوو دوای بێتەوە کەسی بەناو ڕۆحی 12 ساڵ بوو 12 ساڵ بوو لە زیندانە بوو کە بە عنوانەوانە کە بێسا ئەمانە کەسانی بوون کە لە داوا مەنافعهایی کە بێسا کات کەس بەرەوە کەسانی بێسا کەس کوژراگە
لو وضعیتە بۆ عنوان بەسا کەسانی کە بێسا قاتڵن گەرەکی این کات جۆشتانە بەناو حکم کەسیب حکم بێسا ضد ئینسانی بێسا قەسەس ئەمانەی کردگە کە بەناو خۆی عادڵ نیشاندان و جامات بردیگە بێساوانی ئادام کردگە لە سەقزا کەسی بەناو ئلهامی هەر بۆ شوێ بووگە و سێ چواردۆ من لە زینا شازنا بێسا بەناو کەسی بەناو فەرزاد گوڵ محەممەدی کە خەڵک ئەوای پاڵنامە منطقەی کامیانە ئەمەش ئەمێ بگە بێسا کەینی کاتومانە کەسانی تریچی کە بێسا هەر لە منطقەی مۆکریان و بووکان و جۆشتانە بگە کە بێسا کەینی کاتومانە جوێک فەزایکدا وحشت فەزایکدا تێت لە جەمەتی بەپای جامعەوە چون زانێ لە بەتن جامعە بێساوی ئەختیاز و ناغزایەتی وجود هێز وەڵام دەمەتەسە فسەیکەوە سازمان یافتو هەتەربەندی بێ مەسە من دوو نەبێنەوە بۆنە تۆ تەواشاکە کە ئەم گشتە فشاری هەوڵ ئەگرم ئەکوژم ئەماکەمەواکەم و جۆشتانە مەسەن تەرجەمەیەکی وەسە لە حمایەتێکی مردمە شارە بووکانە بێسا لەسەر قەوڵ گیان بەختی گەلەوە لە بووکانە مەسەن بوو بەرگوزاریان مردم بێت هەسووە هەفتەیە گوزەشتە لە شارسنا هۆمن عەبدوڵڵاهی خانەوادەکەی کە مەجموعەیەکی مردمیکی وەسەیە ئەوەتە کە ئەو مردمێک کە ژن مەسەن لەسەر زیارەتانی کەسی وەکو هۆمن عەبدوڵڵاهیەوە کە بێسای گیانمەت کردووی ڕێگەی ئازادی بەرابەریە لە خێزیش انقلابی 1401 لە شاسنا ئەستا کەسانێک عەلەیهی مەوجودیەت جمهوری ئیسلامی کەسانێکن کە مەسەن خوازیاری ئازادی بەرابەری خوازیارێک بەزی زندگی ئینسانی و زندگی باشترە ئەمانە جمهوری ئیسلامی زانین جمهوری ئیسلامی زانین لەم شرایەت و ئەحواڵ عەلەرەغمەوە کە حتا مەسەن بەحسی بوو کە لەم دوو شەڕۆژە ئێستا خامنەی قارە کە 90,000 نەفەر عەفو عمومی بدات بەم جۆرەشان تەواشا کە چەندها هەزار نەفەریان مەسەنی کردگا یا ئەم مەسەلەی حەجاب بانوشتە کە دایان مەزان بۆم جۆشتان مەجموعەیەکی ملتەجە وێستا قوڵنووسیان قسەی گیان مردم کە مەسەن گەرێکیان بێ کە هینکەن وێستا حەجابیان پێ تەحمیلکەن بەڵام ئەو ئوبوهەتە ئەو وەزیەتە ئەو شرایەتە کە وێستا حەجابی نەکەی یاتوسەری کە وێستا جنبشە ئازادی خوالی بابەتبەری ژنان جنبش سەرنگونی جمهوری ئیسلامی ئەمە بە جمهوری ئیسلامی تەحمیلکە حەجاب ئیمڕۆ بۆ نمونە کە مەسەن دوای ئەم مەسەلەی کە بەعدەن چینەوە ئەگەر فەسەد بێت ئەو ڕاستە عمومیە ئەو ڕاستە عەلەنیە کە لە مەیان وێستا ماسی فرۆشگەل لە بنکە شار ڕەشتە کە ئەمە وەکو نمونەیە کە مەسەن لە شیراتی جیاوازەتی وا بووە کە وەختێکە ژنانە بینیت عەلەنەن ڕۆژنا لە مەراکز عەسڵی پڕتەردوودا لە بازاڕە ئەو وەختە دانسە ئەڕەخسە ئەمەش بومبەستێکە جمهوری ئیسلامی قەراری گرگەتیە و لە وەزیەت کوردستانی شاد بۆ وەریگرسە بۆیە کە مەسەن کەسێک کە دوای 12 ساڵەوە کەبات کە شاری بۆ ناکرێت باشە مەسەن کلیبهای متفاوتکرددان دێت لە شارگەل کوردستانە لە شارسدا تەواشاکە ژنان بێ حەجاب ئینسانای بێ حەجاب هاتوو چووەکەن مەسەن عەلاوەکەم تۆ ئەمە جمهوری احتیاجات کاریگەری احتیاجات معلمی بانشەستەگەل بێسان بە تۆر مستەمەر و جمهوری ئیسلامی هیچ جواوێکی نییە جگەل لە سەرکوت جگەل لە بێسا پاشێتکردن و پایماڵکردنی حقوق ئیجتیماعی ئینسانیەکان جگەل لەوەی کە تەلاشکا کە مەسەن بتوانێت چی جامعە بێسا بەرەو ئیستیسال و ناومید کە گەرێکی بە قەوڵ خۆی هینی بعد سۆقی بدات بە برسێتی بتەمەگە بەڵام ممکن نەبووە کە وتمان ئەمەڵان جامعەی کە ئومیدوار بە سەرنگونی جمهوری ئیسلامی و ئەو احتیاجات 1400 یەکە ئەو خریشە انقلابیە لە بۆعد عەلەنی ئیجتیماعیەکەیە وانی شانەدا کە مەسەن بەڵام جمهوری ئیسلامی نایە کە وانیەک فروکەشی کە بەڵام فروکەشی نەکردگا لە بەتن جامعە متەشەکڵ و سازمان یافته و تەعمق فەردی پەیدا کردگا و بۆیە کە جمهوری ئیسلامی ئەم هەوڵ و تەقاڵایەوەسە کە بتوانێت چەند سەباحی بوو لە شایەت و ئەحواڵیەوە فەزای لە ڕۆح فەزای لە وەحشەت بەڵام کات کە وتمان بۆیە کەسێکە چێ 12 ساڵ لە زیندان نگایشکە 12 ساڵ 4 ساڵ 3 ساڵ بۆ کە چەم کات بە جامعە بێژێ من ئاوە حکوومەتێکی بێستا قەساوەتم هەست حکوومەتێکم کە وێستا شەدا پارێزم ئەکوژم کوشتک مەدایسا چەند بۆ کریاگا کە لەمەون بە دوایش چەند بۆ کە ئەیکەم بەڵام خۆیشی ئەزانێ کە جامعە پێکەنی دێ بەم قەزایە چون جامعە تەسمیمی گە سەرنگونی کات 250,000 نەفەری ئەعدام کردگا
ڕێگەی بەشێنێکنەوە مردمە وتیانە نا ئەم حکوومەتە شێ بچێت و ئەشێ سەرنگون بێت و ئەمە ئەگەر بێت و عملاً جەمبەنی کەم هەدەفێکەوە تەقیبەکات ئیجاد فەزای دەڵاو بۆ وحشەتە بۆ ئەوەی کە بتوانێت کە پاشەکشفدا بۆ جو فەزای انقلابی بێساس سەرنگونیان لە جامعە وجودی هەست و هەر ئان ممکنە وەکو بولکانێک کە بێ ئەسلا بتەقێتەوە وبإبداع وجود علنية اجتماعية كات شو واقعية كشكلي قلقا بالعليهم ك وش معنى فقر فلا كنا داري تو أو كل مصيبة يوم تشتاني نكات وبيصبت وعشان ما كذا كالجرين مثلا كالجران بعد الشتقان هالشيء شو أنا كويت وعشان جو مسامي واقفة مثلا وهيك شيء نتيجة بعض نقطة كاتو يعني مدين ضيقة بشون يجناوات جامعة بإصلاح دوشال ووحشة نابت باشا وناتواني عملاً هیچ کۆمەکی بە مەوجودیەتە جمهوری ئیسلامی کات. زۆر سپاس بۆ تەوزیحەکان هاوڕێ ئیسماعیل تۆ بە وردی ئەهدافەکانی جمهوری ئیسلامی کە دیارە سەرکوت و ترس و وەحشەت لە کۆمەڵگا ئیجادکردنەوە 43 ساڵە ئەمە کاری بووە هەدەفەکەشی ئەمەدا بە وردی ئیشارەت پێکرد کە ئەم ترس و وەحشەتە ئیجاد کا بۆ ئەوەی خەڵک بەرحاڵ تەمکینکەن بە حاکمیەتی جمهوری ئیسلامی بەڵام سەراسەری ئێران ئەوە نیشانەدا کە قین و تووڕەیی و تەنەفر و بێزاری لە جمهوری ئیسلامی ئەوەندە زۆرە حتا لە ناو ڕیزەکانی خۆیان ئەم تەنەفرە شقڵی گرتووە بە پێچەوانەی ئەوەی کە جمهوری ئیسلامی بێوێ ئەم ترس و وەحشەتە ئیجادکە دەبینین و شایدین تۆشەوە ئیشارەیەکت پێ کرد کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە مەیدانی ماسی فرۆشانی ڕەشت بەساتی ڕقس و پایەکۆبی دەستی پێکردبووە لە ئیدامەیەوەشە بۆ تەکسیرکردنی ئەم فەزای شادی و ئێتراز و ڕقس و پایەکوبیە لە مشەخەسەن لە ساری و لە شیرازە ئەم شتە تەکسیر بووە و خەڵک دانەوێ هیچ وەک خێدا نەنێن هیچ ئەرزش و احترامێ بە سنەتەکان بە هەدافەکان بە بۆچوونەکانی جمهوری ئیسلامی دانانێن و ئەمە دیارە خاستێکە کە لە کۆمەلگا شقڵی گرتووە و جمهوری ئیسلامی بۆ سەرکوت و بۆ خەفەقان و بۆ ئەو ترس و وەحشەتەی کە لە نەزەریایەتی بە کۆمەلگای تاحمیلکە دەیان و سەدان هێزی نظامی و حیزبوڵڵا و جوندوڵڵا و هەرچی جڕ و جانەوەری دواکەوتوو ئیسلامیە بەسیجی کردووە و ملیارد بوجیان لە اختیارەدا دەنێ بۆەوەی کە بتوانن ئەم فەزای شادی و ناڕەزایەتیە لەناو خەڵکە لەبین بەرن وەلی خۆشبەختانە خەڵکی ئێران ئاگا بوون خەڵکی ئێران دەزانن تا جمهوری ئیسلامی لە حاکمیەتا بێ ئەمە بەشیانە ئەمە هەژاریانە ئەمە گرفتاریانە لەم رابطەدا سوالەکەی من ئەمەدا ئایا واقعاً ئەم هەمووە تەنەفر و ناڕەزایەتی هەر لە ئێترازات و اعتصاباتی کاریگەریۆ بگرێت تا ئاگاتە پەرستاران و بازنشستان و نازانم کامیۆنداران و هەموو ئەمانە ئەم هەموو خین و تووڕەیە واقعاً کەوتووەتە سەریەک بۆەوەی لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ هەمیشە تەعینی تەکلیفکە و ئەو ئارەزوو شاستی و خاست و ڕەفا و ئاسایشە کە خەڵک خوانانەوێ بەدەستی بێنن ئایا ئەمە یەکگرتوو بووە ئایا ئەم ماجرا جمهوری ئیسلامی بگرێ بکوژێ ئەدام کە و خەڵکی لەم لاولەولا پەراکەندە شادی و خۆشی خۆیان بەڕێوەبەرن ئایا ئەمە کافیە ئەمە توانێت جمهوری ئیسلامی ساقطکە؟ والله يك مثلا مشخص او هيك مثلا ام كرسو باي كوبي لا بدل مثلا حجاب فلان في عصابات كاريجري من هاي متفاوته معلمين جنان بعض الشتغان فالهنيان امانه كان اما قد يقلتون نوي بشتكي مادي نوي بشتكي سازبانياته هدف ما تحت رهبري ويصلا وكو جنبشكي عمومي جنبشكي عمومي جنبي طبقاتيه روشنه مشخص به تحت هدايات ورهبري حزبكي بيصلا سياسي كومونستي وەکو حزب حکومەتی دەبێتوە ئەم جۆرەشتانە دوایێتەوە مەردەم وبێسا ئەو حزبە هێژبوونێکی سیاسی ئیجتماعی نەوێت و مەردەم بێسا ئیحتیمالی پێ نەکەن کەم ئەم ئەتوانێت بێسڵا بەردبێتە سەر بەردەوە ئەتوانێت کە بەقوڵ یاوتێم حکوومەتە سەرنەبوونکە و ئەتوانێت کە بێسا دوای چون مەسلەی بێسا ممکن ئیدارەی جامعە لە دوای سەرنەبوونیەکە بێسا بەنسبەت ئینتر بێت مشکلتر بێت ئەمە ئەو مەسەلەیە کە بێسا
ام مشكله ام احتياجات تولي عزيمه اجتماعيه للجامعه الوجوديه دوای بتوا بشيوهاي متفاوت كبتوان درجه محافل اليسار رهبان متفاوت كوجود رهبان عمليه كمثلا وجود لما حاليك وبيقرا تابع يصنع صد شارك شارستاني فالمانداني كل ام يستاذ تاثري اما انا كبتقوم يا ودي اقل لبودي هم بسيجي طبقات اجتماعيه سازمان فينا كاتومانا وطبقه كارجل طبقه كارجل كبيصا بضبضي بشت ستون فقرات بيصا تعيين كوننده تحت الرباعي الحزب السياسي الكومونستي كبتو عن هذا معلومه مثلا ان قال باراكندا ناتو من النتيجه وشاهد امريكي لهم مثلا نبيت كبيصا نقطه الضعف والجمهوريه الاسلاميه بنقطه الضعف اما بزانيت بلام یک مسئله مشخصه لبتن ام پراکندبونا لبشرات وزا حوالا اوتا که لديمان 96 و تعبان 98 بعد تا خیزش انقلابی زاویه شوال سویک بسا جمهوری اسلامی لتنگنایکا لبومبسیکا اینیکا و بسا که او پیامی عملا به جمهوری اسلامی دا که جامعه خوازاری سرنگونی جمهوری اسلامی مصممه قاطعه امیدواره و ازانی توانای جمهوری اسلامی سرنگون کن اما او مش وزير الجمهوريه الاسلاميه بقولات جاءت تكون المكان وجودي يس واما مساله كشتال وشتش كبير صار بلا بتاع خاطر لازم نهايه متفاوته والله يك مساله مشخص كمثلا مثلا برشاو اي سلفن بلاك ولا حكم الجمهوريه الاسلاميه على رغم حكم اللي زد كاري زد الجنه زد مناله باشا تلاشى كبير صار هم بيصار بسيتي بدا بجامعه مثلا يكشف مشخص هي هاتشي جامعه بتسيبت حقوق اجتماعي انساني جامعه في التسجيل برايفت كابلان الفكرة كبقول يعني نسبة بس كلاوكي كبتوين ناني كيوش كبير خوي بيصلا معلوم بنالي كلبسيتين جا لبسيان من وبحقوق يكاد حتى لما لهش هناك وجود أما جميع سامي تواجه الأشياء على رغم تواجه زد الجنة زد منالها على رغم وكبسات جلاني كي بياو سالارا وأقرب ما دين سنة قل اجتماعية حتى بنزل من هذا شو أساس الله وبليش للجامعة أولوجي أوغان إن على بسانة كإسلام بس أولوجي كلها أقام عنده بوجا زد بشر بوجا مجالشتنا كشتي أمانة هو كشرو مثلا بون مونا نمي بينه جمهورية الإسلامية لسه مثلا حجاب لحوالي اسمه زاوية سوبر جا حفظه وكبيسا يا روسري يا توسري كجري حجاب تحملك كبيسا بون ممكن نبوجا جمش آزاديجن جمش بنسات فادو قوج الشكل كل وبس من الإسلامية تناشكا وأم كشمكش بيصلا اجتماعية أم يقلنا جامعة وجودية كبوسة بس كبيصلا كجمسة تحملك وأم مسألة شادي وخوشي رفس وباي كل شيء هذا أم جدا لأن جمسة تو أتلاش يو كمثلا هميشه عزاداري بيت هميشه بيصلا مردم قلبي بيت وعشان كمثلا عاشورا تاسو أو عاشورا نظام شدي فلان إمام وأم جلشتانا كمثلا إنك بقول داني كيود اللي جزشتا كوت تو شاكي كمثلا وديش تشيل بنجاد أنا بناو وأنا تحت عنوانك بس دكان بازارك إمام زاديسا اللي بعد ده زاداني أنا هنا كذا هميش لاش كان كمردم هالشيء لو بس عزادات بيت بابا توصل خويا كبت وأنا هنا كاتهم جلشتانا أنا رسو تاريخي هذا ويكتب رش بيت تاريخي بيت تو عشان كمثلا هميش عزاداري بيت برام ياك زرك مثلا لسلام مسألة نشتغل شادي ورقص وهم جوهشتانا بنزل موافقنا بوغا كبويا حساسية الكتابة خرجة لإثبات كم مسألة كالميان ما شفوش قال رشتا صادق بوغشي يا صادق الكمبير ما تلقى حتى سالان كنت توشاك تششو شوقي نوع مرد ماهز كينا كان شو كليباي كان للشيرازة بقولي للشيرازة للسارية أو وقت لما شارع أو يسهش تاينا كايناتك كبس باس تكسير وقل سلام قضية كنيان كا من الان جوانان كداين يقل شو كانت متفاوتة أما أول مسألة بلان يك مسألة تبيج مثلا مسألة الشادي وجوش أنا جمهور الإسلاميات كحتى مثلا مسألة شو عشان سوريا كان تسأل أنا كوجودي بو ما دم جمع بو نورو زكاة كتواو تلاشي هو كبسا كبتواني يا مسألة الساتليت وجوش أنا كمثلا كبشوام توا كبتواني بلبو بقريد فقط مردم جوشكبا وتواشاكا با مداح ونازانم كشتن فلان إمام وسرنقوني شو بقوليتو رشبو شو دوائبتهم مش عزادار وهم جلشتانه ودسوان ودس يوم جيريد بلان موافق دبوغا وأزاني بارسندين أو حركتين ميان ما سيبتوش قل لشارع رشتا
تأثيراتك لسر الدنيا إيران يقدر وهل لسر مسألة بس كشتنا مسألة بس بعد كشانن حجاب سر تأثير يعني كتبل أما مسألة تأثير يعني كتبل وما بايقل أصليك بس قام هاي كعملاً بوسط نقول مثلا بلا ما هو كسازمان بياكات متشكل بيت تحت ربدي بس حسب السياسي كومونيستي كبتواني أما دس بس جمش هاي آزادي خبر الطلب بيشروان ومحافل بلا بيتون لكنا أو جامعة كودمان وبالتالي لناو بس مراكز كاري وتوليا كستون فقرات أو سجون كشي جمهوري طبقة كاري قلبي دس بعد ماشكا كبتواني بس جمهوري الإسلامي بشوكي يعني بيسندون به والترناتيفي كبتوان زندگی آزاد برابر ورفاهی که عمومی لو جامعه تأمین به حقوق اجتماعی انسانی برسا لهد بابت کوا وكو زندگی انسانی که مثلا مادیت پیاکات بتلاش به وسنقول الجمهورية الإسلامية قامة أصلية وأساسية وتحت رهبرية حزب السياسي كومونيستي كبرسا أو أهداف انقلابي إنسانية كجامعة لا نلوجا وابشونيوا وزين الجمهورية الإسلامية سنقول بأشياء وانا بلا أوبشي وانا متاقب بتاقب بياكات أو أصلا كبتواني توقيف بجرية وانا دنياكي آزاد وبرابر وزندگی شاد بعد ما خاندي بو زۆر سپاس بۆ تەوزیعەکان هەور ئەسماعیل پرسیارم زۆرە بەڵام وەختەکەمان لاشیدا و زۆر سپاس بۆ تەوزیعەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەدا. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست، هیوادارین ئەو هەموو قین و تووڕەیی و تەنەفرەی ئێوە یەک بگرێ دژ بە جمهوری ئیسلامی و جەمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەتا بێنێتە خوارەوە تا ئێوە بەو خاص و ئارەزوو ئەمیالی ئینسانی و شادی خۆتان بگەن. ئەمەش زۆر باشەزانن تا جمهوری ئیسلامی یەک سەعات زیاتر لە قودرەتا بێ ئەمە سەهمی ئێوە لە نەداری و هەژاری و بێشادی و بێخۆشی سەهمی ئێوە دەبێ بە هیوایەوەی کە بتوانن بۆ هەمیشە جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەت بێنە خوار و بە خاص و ئارەزوەکانی خۆتان بگەن. زۆر سپاس بۆ بەشداریتان بۆ ئەوەی کە بەرنامەکانتان تاخیر کرد. لەم بەشە لە بەرنامە هاتینە کۆتایی ئەم بەشە داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو.